ئەوە داواکاریمان کرد داخل على سال داخل خارج خوتەمان خارج خوتەکەشمان نەماوە داواکاریمان حکوومەت حەلێکمان بکات لێمان وەریگرێ وابێگە ئیمساڵ ینی چی لێ بگەین ئیمساڵ ناتوانین گەرمەکەشمان وەڵا کەس نهاتوتە هاوارمان و هەرە لێ بۆتان ئەیکەین و على سال داخلمان کەنەوە ئیلا وەخت دەنگدانەکە دێت ئەم دێ ئەوە ڕوە ئەم دێ ئەوە ڕوە مەکەمان ماوەتەوە لە سەرمان حکوومەت لێمان وەری ناگرێ على ساز بە خارج خوچە لێمان وەرگنی سالێن خارج خوچەکەتانش نەماوە گەنمەکەمان ماوەتەوە ئەیدا کێشەمان تو وڵاوەنە کێشەمانەیە تا خوا خۆی بلێ کێشەکە گەنمەکەمان هەموو لە سەرمان ماوەتەوە قەردار کیمیاین قەردار دەڕاستین قەردار تەرەکتەرین حانی قەردار مڕەشەین ئێستاش حکوومەت لێمان وەری ناگرێ هەتا دوێنەش ئێمە چاوەڕێ ئەوە بووین خەبەرێکی دڵخۆشکەرمان پێ بگات ئێمە مەشمولین بە سەری مەدعوم ینی 700,000 دینارەکە دوێنێ خەبەرێکمان بۆ هاتووە ئەلێ کاکە ئێوە هەتاکو سەری 500,000 دینارەکە شومولتان ناکە کاکە دوێنێ ئەم خەبەرە بڵاو بۆتەوە ئێستا سەری گەنم لە بازاری ڕەش 250,000 دینارە ئێتێچووی هەرتەنێ لەسەر جوتیار 400,000 دینارە وەرە بێ بزانمە معادلێ چۆن ڕێگەخەی باشە من هەل ئێستەوە تا ساڵێکی تر چی بخۆم ماڵ و مناڵم چی بخوا چۆن بتوانم ئەم مەسرفانەی وا لە سەرمە پەکی کەم چۆن بتوانم بۆ ساڵی داهاتوو بنەتۆ و کیمیاوی لە سەری بە بازاری ڕەش لە ئەیفرۆشن پەیایکەم ینی بمعنە ئەمەگە تۆ لێکی دێتەوە بە عاقلی ینی ئەمە بەرنمەیەکە بۆ نەهێشتنی وجودی کورد و تورکمان لە ناوچە جێ ناکەوکەکان قەزێکە زۆر لە بە بازارکردنی گەنم گەورەتر کشت و کاڵ بڕیاری داوە ئەو جوتیارانەی کە زەویەکانیان کێشە لەسرە ناویان هەب بسڕنەوە لە خارج خوتەش واتە گەنمەکانیان بە لە دەرەوە پیلانش وەرناگرێ ئاهوایە بڕیارەکەی ئەمجارە مەترسیدارترە لە ئەوەی پێشووتر چکن پێشووتر ئەیوت بە کەمتر وەریەگرم لە جوتیارانی تر لە جوتیاران تر بە 700 لە ئێمە بە 500 ئێستا ئەم تەوجیهەی تازەیە ئەڵێ هەر وەری ناگرین هەنایان بسڕنەوە لە قورسەکە بۆی ئەمە بریارێکی زۆر مەترسیدارە زۆر ستەمکارانەیە زەرەرەکە کولی جوتیارێک بەلایەنی کەمەوە ئەوەی چل دوێنم زەوی چاندە بێ نزیکەی 20 میلیۆن دینار زەرەرەکە لەبان ڕەنج و ماندووبوونیەوە چونکن گەنمەکە ئێستا لە بازار دوێنێ 300,000 بوو ئێستا بڕیارە بڵاو بوویەوە کەمترەکە لە کاتێکە جوتیار هەر تەنێ گەنم لەسەری 400,000 کەوتووە بۆیە زەرەرەکە زۆرە و لە کەرکووک بە داتای فەرمی 450,000 دوێنم زەوی چێندراوە کە لە دەرەوە پیلالن